بەخۆت دەزانی مامۆستایانی پێشان مزگەفت کە لە حوجرە دادەنیشتن کتێبیان لەدەست بوو دەرسیان دەدا فەقێیەکان لەو دەمەی نامەیەکی لۆ دەهات نامەی هەڵ نەدەگرت لە ناو جیرفانی خۆی دامنێ نامەکەی داوێشە ناوەندی بەرجی کتێبەکەی هەڵ لە گیرا لەو بینەی نامە ئەوەی کە باز دەکەم لەو حەڵقەیە کە دادەنیشتن و خاوێنکردنەوەکەەوە ئەوەی خاوێنی دەکردەوە ئەوەکەی ناوەکەی دەنووسی ئەوەی کە تەزیری دەکرد مامۆستا ئەدیب ئەفەندی هەبوو ئەدیب عەلی حکمەت خەڵکی کەرکووک بوو ڕۆژانە لە دیوەخانەی بوو کە دەیکردەوە شتێکی دەدۆزیەوە جارێک شتێکی دۆزیەوە کە ئەوە بوو بابیشم دەیزانی هەوەستم هەیە لەو شتانە گوتی ئەفەندی ئەوە چییە؟ گوتی ئەوە ئیسر لەسەر گرانیە احتفازمان پێکردیە بیدە ئیحسان جاکە دایە من ئیدر ئەوە بووە عادەت هەر جارێک نامەیەک یان شتێکی مێژووی بدۆزرابەوە لە ناو کتێبەکەی دایاندا منیش یان کتێبە کە دەمزانی ئەوە وەکو بڵێ کەلتوری پەیوەندی بە کەلتوری هەولێر هەیە یان بە کوردستان هەیە تەنها بە دین و یان شتێکی ئەدەبیاتە یان شتێکە کە نرخی هەیە ئیزنم لە بابم وەردەگرت دەمیدایە یەک لەو کتێبانە ئەو کتێبەیە ئەوە دەستخەتی مامی باپیرمە واتە دەستنووسە ئەو دەستنووسە یەکەم دەستنووسی کوردیە بە پەخشان هەمان کات وەرگێڕان لە عەرەبیەوە لۆ کوردی شێخ عەلی ئەفەندی کە پێش باپیرم موفتی هەولێر بووە لە دەستخەتی ئەو مەولودنامەیەی بە کوردی نووسیە ساڵی 1881 لە مزگەفتی قەڵاتی ئەو مەولودە کوردیە کە ئێستا ئەمن تایپم کردیە و حازرم کردیە کە یەک لە پرۆژەکانی دابێمە کووە وەکو خۆی بنووسێتەوە تاکو دادەندرێ نەک مەولودی کوردی بە شەعر مەولودی کوردی پەخشان زۆر ئەوە دەقیق نابم دەتوانم بڵێم یەکەم کتێبە لە پەخشان لە بۆ مەولودی کوردی کۆنترین مەولودی پەخشانی کوردی لە هەولێر لە کوردستانی باشوور لە مزگەفتی قەڵاتی نووسرایە ئەوە یەک لەو کتێبانەیە